ئەمڕۆ لە یادی نەورۆزە یاد نەورۆزی بەرگری و هەمومان پێشمەرگەین نزیکەی 20 خوێندنگا بەشداری کردووە بۆ ئەوی بتوان چالاکانی خۆیان پێشکەن و هەموو چالاکانیشیان سوودە نیشتیمانیەکانە هەروەها پشتیوانی هێزی پێشمەرگەیە بە خوێندکاران بە جلوبەرگی پێشمەرگەوە هەروەها بە ئاڵای کوردستانەوە بەشداریان کردەوە بۆی پشتیوانی خۆیان دەربڕن بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و لە نەورۆزیشا دووپاتی کەنەوە کە هەمویان بەیەکەوە پشتیوانی لە کوردستان و خای کوردستانەکە. ئەمڕۆ فستیڤاڵی نەورۆزی شاری سلێمانی و کوردستان لە شێوەیەکی جیاوازایە چکە بە بۆنەی شەڕی داعش و جەنگی کوردستان لەگەڵ ئەو تیرۆریستانە وای لێ هات کە ئەمڕۆ بێتە ڕۆژێکی نەتەوەی نیشتیمانی بۆ پیرۆزی پێشمەرگە بۆ پیرۆزی سەرکەوتنەکانیان و هەموو چالاکیەکان کۆبۆتەوە لە بە سرودی نیشتیمانی بە بەها بەرزەکانی کە لەو ڕۆژە ئەنوێنرێ بۆ گەورەی ناوی پیرۆزی پێشمەرگە و هەروەها ئەمڕۆ ئەو چالاکیانە لە باتی ئەوەی کە ساڵانی ڕابردوو بە جلی ڕەنگاوڕەنگە لەم شەقامی سالمە هەموو چین و تۆژەکان بەشداریان تیاکرد ئاهەنگ و گۆرانی مۆسیقانە جەرە ئەم ساڵەوانە نییە سرودە و هەندێک چالاکیە و ئەو بەرهەمانەی ترەکە قوتابخانە و خوێندنگاکان ئامادەیان کردووە. ئەمڕۆ لە یادی نەورۆز و ڕاپەڕین و بەهاری ئەم ساڵە بێگومان نەورۆزی ئەم ساڵمان جیاوازە لە ساڵەکانی پار و تێرار و ئەوانە ئەم ساڵ کۆمەڵە کار و چالاکیمان کردو ئێمە وەک یەکەی چالاکی هونەری ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا بێگومان بە سەرپەرشتی بەڕێبەرایەتی چالاکی قوتابخانەکان و بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانی توانیمانە نزیکەی 15 بۆ 16 ئامادەی بێنینە سەر شەقامی سالم بەردەم بەڕێبەرتی چالاکی قوتابخانەکان کە کۆمەڵێک کاری شانۆیی و کۆمەڵێ سرودی نیشتیمانی و مەقاومەت کۆمەڵێک کارکە لەگەڵ ئەمڕۆی نەتەوەکەمان بگونجێ لەم بارودۆخی ئەمڕۆی کوردستان. سەرەتا دەستخۆشی کەناڵەکەتان لێ ئەەکەم بە بۆنەی 23ەوە یەکەم جار زۆر ڕۆژێکی خۆشە زۆر سپاسی مامۆستاکانی شمارەکەم کە زۆر یارمەتیان ناین و سڵاویشم بۆ برا پێشمەرگەکانمان هەیە کە ئێستا لە بەرەی جەنگان زۆر سپاس دەستخۆش.